ناوم شمسدین صدیق خەلێک ناحیەی کەلەکچی پێشی دەست بەی کارگەیە بکەم دوکان قوماشم هەبی دوکان قوماشم هەبی لێرە دەچوومە دەرەوە عێراق قوماشم دەکڕی تەمەشام دەکرد لە بازارە قوماش سادەم دەکرد لە شوێنی دی کریستالم دەکڕی لە شوێنی دی بە چاکردنم دەدا فکرم لێ کردو ئەوە تشتێک لەوانەیە تشتێک ئەهوا بیت کە من پێم چابیت فکریم لەوێ هەلگرت سەفەری دووەم و سێم سەفەرم کرد قوماشم کردی بە سادەیی کریستالمیش کرد هینامە کوردستان 3-4-5 نەفەر یارمەتی میاندا هەندێک لەی ئافرەتانی سەش مەوجودن دەستمان بەکار کرد تەمەشام کرد شۆر من و شۆر دووبەی یەکسان هات کە یەکسان هات سەفەری دی سەریعم کرد جیازم کردی هەندێک جیاز هەندێک ئامێر و پرێس و لێزەر و هەندێک جیازم کردی گوتم هەمان ئیشێ لە خارجە لە دەرەوە عێراق دەکرێت حەزم کرد ئەو ئیشە بینمە ئێرە هەم فایدە بۆ خۆمە هەم بۆ خەڵک و منتەقە و دەور و بەر و بۆ ئافرەتەکان و حتا فایدە بۆ توجارەکانیشەیە ماشەڵڵا لە 5 نەفەر 6 نەفەر کەوکی گوتم دەستم پێ کرد ئیستا الحەمدولیلا زیاتر لە 50 نەفەر زیاتر ئیسا عەدەد گەشتێکە 7 نەفەر و زیاتر بەقەوەت خودی ئەگەر پیچێک جێخۆم گەورەتر بکەم بەس حکومەت هاریکارم بیت توانای ئەوەم هەیە ئیش بکەم نەک بەس بۆ کوردستان بۆ عێراق و بۆ دەرەوەی عێراق و بۆ ئیران و بۆ تورکیا و هەرچ دەوڵەتێک بێت یعنی دشێن بەرامبەر ئیشی بوەستنەوە ئیساش ئەی ئافرەتانە کەوا دەبینێن لەگەڵ من نەفەرێک زۆرن ماشەڵڵا هەندێکیان هین نەحەی خۆمانە کەلەکچی هین چەڕەنە یە زیناوەنە یە حەسەنینە و زۆر لەیانە مەدرسەیان تەواو کردیە نازانم کار نەبی چییە کە دیتن ئەو کارگەیم هەیە گوتی حەز دەکەین ئێمەش ئیش بکەین وەکو پیاو ئیشەکەم پێیان نیشاندا پیچی خۆماندی کرد ئەوەیە ماشەڵڵا زیوە لیان گرت کە تێن ئێرە نازام زەنگیان بۆ لای شۆڵ دەچیت تشتەکە زیوە دەگرن سوپاس بۆ خودیانی ئەی منتەقەیمە دوو ئەوەندەی دیکەش من مەحاڵە دەکەم نەفەری بینم مادە ئەوەندە لێ هاتوونەوە پێیان چا دەبیت بەڕاستی زیرەکن زۆر دلم بەوە خۆشە کە منتەقەیەمە ئافرەت ئەوە با ئیش دەکەن و توانە ئیشیان هەیە گەلێک پێم خۆشە خەرکی ئێرەش بۆ ئیشکردن بەڕاستی زۆر پێیان خۆشبی یعنی وکی تشتێک سەرسوڕمان بی پێیان هەندی دەبینم ڕۆژانە خەڵکوا سەردامان دەکەن ئەو ئیشیان زۆر پێخۆشبی گەلیک پێخۆشحاڵن گەلیک پێخۆشحاڵن کە وا ئیش دەکەن ئافرەتەکان دەربارەی قوماشیش ئیستا ئەوەی کە ئێمە وا کار دەکەین بۆ نمونە ئەو قوماشە تەقمی لە دووبەی لەوانەیە بۆ من دروست نەکەن بە $100 ئەو کریستالە و ئەو گولەکەی ناوی ئەو مەسرفەکەی لێ کردەگەم هەمی تەمەشام کردام لە حاسیبە حەق جەماعەتیش ماشەڵڵا هەمی داویژ مەسەری ئەیجا من دەتوانم ئەوەی لەولا بە $100 نام دەنێ ئەمە لێرە کەمتر لە $70 بیفرۆشم کەمتر لە $70 وا دەیفرۆشم و ماشەڵڵا چ قسووری نییە چ کێشەی نییە ساڵەکەمان زۆر لە دووبەی ئەرزانترە لە دەرەوەی عێراقیانی لە کیلا ئیش دەکرێت کاری دەستی نەکرێت ئەو ئیشە کریستالەکە چێ دەکەن دەتانم بەرامبەر هەمیان بۆستەیمەوە بۆ هەرزان فرۆشتن و ئیستەش ماشەڵڵا توجارەکان هەولێر بڵاوێژین دۆهۆک زاخۆ منتەقە هەمی بەرخوایاندا گەیرە تەمەشای ئیشەکە دەکەن کوالێتەکەیش لە کینوان زۆر پێیان بەرزە گەلێک لێ ڕازینە ماشەڵڵا من وەکی گەنجێک کە ئەستیاگم بەو کارە ئەو پرۆژێوە ئەو ئیشە دەکەم بەڕاستی بۆ من مای شانازیە ئەگەر بێت و هەبیت چەند گەنجی دیکەش وەکی من پیچێک فکرەی خۆیان مادی بکەن فکر خۆیان بۆ لای ئیش بدەن ئیشەڵڵا هەر گەنجێک لەوانەیە 105 گەنجی دی بەواسێ ئەو بکەفنەکات ساعت 8 بداية تا 4 واري امتين كو مال بطال بين امتين غيره بخو كارت كاين بو موچاكي وي موچا هم بخو مفاجئ بين هم بو مال و بخو ام دل خوشين گلک به کارگاه حتی نو کم مش 5 نفر اپترین کارکی گلکی باشه بخو مالگه بو دور ما بو همي افراد اجي بخو مفاجئ باجت بينن
لە سەرەتاوە 5 نەفەر بینێ الحەمدوللا وا خۆتان دەبینین ئێستا گەشتوونە 5 نەفەر و هەروە الحەمدوللا خۆمان وەک خۆم لەگەڵ دەستە خوشکەکانم وەکو هاوڕێکمان لێ هاتیە وەکو خێزانێکمان لێ هاتیە لەگەڵ یەک الحەمدوللا تا ئێستا کێشەیەک ئەوا بوومان دروست نەبێت کە بڵین ناتوانین لێرە کار بکەین بە شانازیە دەتوانین لێرە کار بکەین و ئەهلەتمان وەکو بڵین دایک و باوکمان شانازیش پێمان بکەن طبعاً بۆ ئێمە زۆر گرنگە ئەیە ڕێژەی بێکارەکان لە کوردستان کەم دەکاتەوە کارگای زیاتر و زیاتر هەبێتن بۆ ئەم جۆرە کارانەی کە ئێمە ئافرەت پێویستمان پێ هەیە ئەگەر کاری ئەوها نەبێت ئێمە ئافرەت لە ماڵ دەکەوین طبعاً کاری ئەوها زۆر گرنگە بۆ ئێمەی ئافرەتان ڕۆژانە دەتوانین ئیش و کاری جوان پێشکەش خەڵکانی کوردستان بکەین خەڵکانی کوردستان ناچار نەکەین بڕۆنە دەرەوەی شتەکان پێویست بێ بکڕن باوایە ئێتێنە لای ئێمە دەتوانین بە جوانترین شێواز جوانترین دیزاین شتەکانی خۆمان پێشکەشیان بکەین و هەروەها من خۆم وەکو کە لەسەر مەکبەسەکە کار دەکەم خاوەنی دیزاین و نەخشەکانم هەر هەمویان لەسەر دەستی خۆم دروستی دەکەم دەتوانم بڵێم بەو متمانە و سیقەیە کە ڕکابەری دوبەی و ئیماراتیش دەکەم کە ئیشەکانی من بە بەرامبەر ئیشەکانی وان بە سەدا جوانترە.